بەناوی خوای گەورە سڵاوتە لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ژیان و گوزەرانی خاوەن پێداویستە تایبەتەکان لە هەرێمی کوردستان لە بارودۆخێکی زۆر خراپدا حکوومەت هێرم بە دوو مانگ جارێک 150,000 دینار بە خاوەن پێداویستە تایبەتەکان دەکات. ئێمە دەپرسین پێدانی 150,000 دینار بە دوو مانگ جارێک کە ئەگەر دابەشی کەین ڕۆژانە 2500 دیناری بەردەکەوێت بەشی چی دەکات؟ ئێستا حاڵ و گوزەرانی خاوەن پێداویستە تایبەتەکان چییە؟ ئەو 150,000 کە بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان دانراوە لەسەر چ بنەمایەک دانراوە لە هیچ شوێنێکی دنیادا خاوەن پێداویستی تایبەت 150,000 دیناری پێدەدرێت؟ بۆ قسەکرد لەسەر ئەم پرسە میواندارێک لە بەڕێزانمان کردووە خۆشناو ڕەوف لێبسراوی ڕێکخراوی هیوایی کەماندامان لە ستودیۆی سەرەکی، هەروەها لە هەولێرەوە مەسعود ئەنوەر سەرۆکی کۆمەڵی ژینی کوردستان، لە سلێمانیشەوە دلێر شێخ جەبار بەرپرسی ڕاگەاندنی کۆمەڵی ڕۆژ بۆ کەسانی کەماندام. سەرەتا راپۆرتێک دەبی. پەرلەمانتارێکی کۆمەڵی ئیسلامی یادداشتێکی ئامادە کردووە بۆ بەدواداچوونی موچەی خانەنشینان و خاوەن پێداویستە تایبەتەکان و کەسوکاری شەهیدان بەتایبەت داوا دەکات چارەنووسی موچەکانیان یەکلایی بکرێتەوە دوای ئەوەی کە حکوومەتی هەرێم لە بڕیارێکی نایاسایی دیکەدا بە بازدانێک چەندین موچەی دیکەی موچەخۆرانی بێسەر و شوێن کرد و موچەی مانگی نۆ دابەش دەکات. ئێمەمانەوێت بەندە لە ڕێگەی ئەو یادداشتەوە ئەمەیە بە دوواداچوون کەم بۆ چارەنووسی موچەی ئەو سێچین و توێژە ڕاستە موچە بۆ هەر هەمومان گرنگە، بۆ هەموو کارمەندێک، بۆ هەموو مۆزەفێک، بۆ وڵات، بۆ بژێوی ژیان، بۆ ئابووری لە کوردستانە، بەڵام بۆ ئەم سێ چین و توێژە زۆر زۆر گرنگترە. بابەتە یاساییەکان، ئینسانیەکان، نیشتیمانیەکان، کۆمەڵایەتیەکان پابەندیە خاتە سەر حکوومەت کە بێ بۆ باشکردنی ژیانیان بە جدیانە کار بکە، بە پێی یاسا کار بکە. بۆیە بە دوواداچوونەکەی من یادداشتەکەی من بۆ ئەمەیە چارەنووسی موچەی ئەو هاوڵاتیانە ئەو چین و توێژانە دەستنیشان کە حکوومەت وەک چۆن ئێستا بڕیاری داوە واز لە 5 موچەی کارمەندان بێنێت و خۆی وەکو بەغدا لێ بکە موچەی مانگین و دابشکە. ئەی بۆ ئەو سێ چین و توێژە چی ئەکا؟ هەموو موچەکانان بەسەریەکەوە دابشەکە، بۆیانەکە بە پاشەکەوت ئەوانیش ڕێکە کاتەوە ستەمەکەی بەردەوام بێ لە سەریان. کەسوکاری شەهیدان کۆتا موچەیان موچەی مانگی 11 ساڵی 2019 بووە. خاوەن پێداویستە تایبەتەکان موچەی مانگی 9 ساڵی ڕابردوویان وەرگرتووە. هەرچی خانەنشینانیشە موچەی مانگی 6 ساڵی ڕابردوویان وەرگرتووە. بەشێک لەم چین و توێژانە داوا دەکەن حکومەت یاری بە هەست و ژیان و مافەکانیان نەکات. ئەوان شایستەن بە ژیانێکی زۆر باشتر و پێویستە لەسەر حکومەت ڕێز لە خواستەکانیان بگرێت، نەوەک لە هەر قەیرانێکدا ڕاستەخۆ دەست بۆ قوت و مافە سەرەتاییەکانی ئەوان ببات. من هەر لە سەرەتاوە ڕامگەیانە بوو ئەمە جۆرێکە لە نەهامەتی، یعنی ئەم چاکسازی کە برا گەورە کردوێتی بە ناوی چاکسازی لە پەرلەمان و لە حکوومەتەوە موچەی 5 مانگی خەڵکیەوە لە جێوە خوارد. باشە دواتریش ئەم موچەی کە ئەدرێ 15 ڕۆژ بەس ئیدعای ئەوەکەن ئەوە موچەکە هاو ئەدرێت بەیانی ئەدرێت دوو بەیانی ئەدرێت کەس نادرێت بەڕاستی، یعنی من ئەوە ناڵێم بەڕاستی شەرمەزاریە ناکرێت حکوومەت هەر شتێکی وت پەرلەمانتار وەکو قورعان سەیری کات دەستکاری نەکات. ئەم حکوومەتە حکوومەتێکی زاڵمە، حکوومەتێکە پارەی خەڵکت زێ، حکوومەتێکە شەفاف نییە و چاکسازیش ناکە. بەڵێ ئەرکی پەرلەمانتارانە بەردەوام راپۆرت حازرکەن تانە لە حکوومەت بن بە دوواداچوونکەن کوا موچەی کەمەندامان بۆ بڕیتان برتانە کوێ کوا چاکسازیەکانتان. بەڕاستی من سپاسی مامۆستا عومەرەکە من هەر لە سەرەتا وتم یەکەمین کەسە کە ئەتوانین بڵێ نوێنەری کەمەندامانە لە پەرلەمانی کوردستان یادداشتەکەیم بینی بۆشی ناردەبووم خوێندمەوە شتێکی زۆر باشە. بەڵێ ئەبێ پەرلەمانتاران ناکرێ وەکو خولەکانی پێش و حکوومەت هەر شتێکی وت ئەوان دەسەڵ بڕن بڵێن باشە، نابێت دەسەڵ بڕن، نابێت لە بەرامبەر قوتی کەمەندامە دەسەڵ بڕیت، چونکە ئەو دەسەی کە هەڵ ئەبڕی شایەتیدانە بە بەدزینی موچەی 100,000 کەمەندام. بەڕاستی ئەم میلەتە چاوەڕێ بوو لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەم کابینەی کاک مەسعود بەرزانی کە خزمەت بە هاوڵاتیان کا لە بەڵەوەی هاوڵاتیان پێویستیان بە ژیانە بژێویان جێبەجێ بکرێ بەداخەوە مانگانە موچە کات لە دوای کات زیاتر دواکەوێ بەگشتی موچەی فەرمانبەرانەوە بە تایبەتی ئێمە کە ئەتوانین قسە لە موچەی خانەنشینان بکەین. کۆمەڵی خانەنشینمان هەیە هەر لە خانەنشینی فەرمانبەران کە مانگانە ماوەی 30 ساڵ بۆ 40 ساڵ لە موچەکەیان لە سەدا حەوت بڕاوە ئەبوایە لە سندوقێکا بۆیان کۆ بکراتەوە بێمنە دیسە موچەی خۆیان لەسەری مانگا پێ بدایەوە. خانەنشینی پێشمەرگەیش ئەو پێشمەرگانەی کە بە فیعلی خزمەتیان کردووە ڕوبەڕووی ڕژێمە ستەمکارەکان بوونەتەوە دەبوایە بەڕاستی سە بژێوی ژیانیان دابین بکراوە. ئەوانەی بانگەشەی دەوڵەتی سربەخۆ جیابوونەوە لە عێراقیان دەکرد ئێستا چاوەڕێی دەستی بەغدان
تا موچەیان بۆ بنێرێت و بەسەر خەڵکدا دابەشی بکەن. هەموو کاری حکومەتی هەرێم لە ئێستادا لە دابەشکردنی موچەدا کورکراوەتەوە کەچی ئەویش وەکو پێویست ئەنجام نادات و بە ناوی پاشەکەوت و لێبڕین و دواکەوتنی موچەوە زیاتر لە 60 موچەی موچەخۆران نادات. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی. بارگرانێکی گەورە لەسەر موچەی جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک خۆشناو بەخێر بێن ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین وا بڕیارە ئەوزام ڕۆژ یەکشەممە موچەی مانگینەوە دابەش بکرێت بە هەمان شێوەی موچەخۆران 5 مانگی بڵین موچەی خاوەنپێراوی تایبەتەکانی شەر پاشەکەوت کرا و دەبڕدرێت. سپاس و ڕێزی زۆرمان بۆ کەناڵی ئەسمانی پەیام بۆ ئەم گرنگیدانەی بە دۆخی خاوەن پێداویستە تایبەتیەکان ڕێزمان هەیە بۆ ئەو بینەرانەی کە لە ئێستادا بە دیار تیڤ پەیامەوە دانیشتون تاوەکو دەزاری ئێمەی کەمەندامانەوە بزانن ئێمە مەعانات و کێشەکانمان چییە. بۆ پرسیارەکەی جەنابەت بەڕاستی ئێمە نازانین موچەی کام مانگینەوەی وەرەگرین چونکە ئێمە کە خەڵک موچەی مانگی چواری وەرەگرت ئێمە موچەی مانگی نۆی 2009مان وەرگرتووە و نازانین بەڕاستی ئەو پاشەکەوتەی کە کراوە بە چ شێوازێک ئەکرێ. ئەمە واقعی ژیان و گوزارانی کەمەندامانە لە ئاست موچە و لەدا ئاست ئەو هاوکاری کە پێمان ئەدرێ. یعنی ئەگەر ئەم جارە موچەی مانگینەوەتان پێ بدرێت تقریبان ساڵێک موچەتان پاشەکەوت دەکرێتەوە. ئێمە نایزانین بەڕاستی چکا بۆچی لەبەرەوەی تۆ وەختێک کە ئەچیتە بانک تەنها وەرەقەیەکە دەدەنێ و ئەچی 150,000 وەرەگری نەپێت ئەڵێن هیچ مانگێکە نەپێت ئەڵێن چۆنە وە چییە. لەبەرەوە بەڕاستی هیچ کەمەندامێک واقعی مەوزوعەکە نازانێت تەنها ئەوانەی کە خۆیان مەگەر کە قایمەکانەکەن ئەوان بیزانن مەسەلەکە چۆن چۆنیە چینە باوەڕ ناکەم هیچ کەمەندامێک ڕاستی ئەم بابەتە بزانێ. ئیتر ئەمە کاتێک ئێمە ئەڵین کاکە ئەمە بۆمان بکەن بە موچە بۆی ئێمە بڵین کاکە سبەینێ کە کەمەندامێک وەفاتەکە تۆ بتانی ماڵ و مناڵەکەی پێ بژیێنی ئەڵێن نەخێر ئەمە هاوکاریە کە کاتێک ئەڵین دەباشە ئەگەر هاوکاریە هەموو مانگێ بمانەنێ جیایکەنەوە لە موچەی گشتی خەڵکی لە موچەی مۆزەف لە موچەی فەرمانبەران ئەڵێن نەخێر قوربان ئاخر ئەبێ لەگەڵ موچایە بدرێ. ئێمە ئێستا تێ نەگەشتوین ئەمەی ئێمە وەریەگرین هاوکاریە یان موچەیە ئەمە تا ئێستا هی باوەڕ ناکەم هیچ کەمەندامێک توانی بێتی بۆی ڕوون ببێتەوانێ بەڵێ بە پێی یاساکە ئەمە بە ناوی هاوکاریەوە هاتووە. بەڵامی تر ئەوە حکومەتی هەرێم خۆیەتی چونکە ئێمە کە وەختێک داوای ئەوە ئەکەین کە باوەکو موچە خۆرێک هەژمار بکرێ ئەڵێن نابێت کە وەختێک ئەڵین باشە باوەکو هاوکاری بماندرێتێ و مانگانە بێ ئەڵێن نەخێر ئەمە ئەبێ وەک موچە حسابی وە بکرێ. لەبەرەوە ئەوان تەنها ئەو شتانە ئەکەن کە لە بەرژەوەندی حکوومەتە تەنها ئەو بەرشتانە ئەکەن کە لە بەرژەوەندی کەسە پلە باڵاکانە ئەجینە بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان ئەو خەڵکەی کە لە چینی خوارەیە چونکە بەداخەوە ئێستا دوو چین ماوە لە هەرێمی کوردستانە چینێک لە ئاستێکی زۆر بەرزە ئەژی کە ئیتر هیچ ئاگیان لەم چینە نییە کە لە خوارەوە ئەژی و چینێکیش کە لە ئاستی زۆر نزمە ئەژی. من حەزەکەم ئەمە بە بەڵگە و بە دێکومنت بۆ باسکەم یعنی تەنها قسە نەبێ. ئێمە لە ماوەکانی ڕابردووە بە هاوکاری ڕێکخراوی هۆرایزن خەریکی مەسحێکی مەیدانی بووین بۆ کەمەندامان و فۆرمێکمان بۆ پڕئەکردنەوانێ بۆ ڕووپێویکردن ئەو پێداویستیانەی کە هەیەە ماڵ بە ماڵ سەردانمان ئەکردن. یعنی دیمەنی وا ناغهژێن ئەبینی کە پێت سەیرە لە وڵاتێکی وەکو کوردستانە کە سەرزەمین و ژێرزەمینی پڕە لە داهات کە شەو خەڵکی کوردستان خەوتووە پارە ئەبارێ لە وڵاتی ئێمەیە. ئەمانە هەمووی بە دەلیلی ئەو پەرلەمانتارانەی کە چاودێریان کردووە کە خەڵکی دڵسۆزی ئەم وڵاتە بوون شەویش پارە ئەبارێ لە وڵاتی ئێمەیە. بەڵام تەسەورەکەی خەڵکێک هەیە لە وڵاتی ئێمە ئێستا لە بینایە ئەژی دەرگا و پەنجەرەی پێوە نیە کەمەندامیشە شەلەل دەماخیشە. یعنی تەسەورەکەی خەڵک ئەژی لە شوێنێکە یەک هۆدەکە تەنها لە ناو کۆڵانێکە بەڕووت و قوتی دروستکراوە بەبێ ئەوەی هیچ شتێکی تری پێوە بێ. یعنی دیمەنی وامان بینیوە ئێمە خۆمان کە کەمەندامین کە لەوانەیە معاناتمان لەوان کەمتر نەبێ باوەڕ ئەەکەی بۆیان گریاوین. یعنی تەسەوری وا ئەەکەی ماڵ هەیە سێ کەمەندامی هەیە سێ شەلل دەماخی هەیە لە یەک ژوورا کەوتووە
ئەنجاوەرە تۆ دوو مانگیش موچەی مێرێ خۆشتان ئەزانن مناڵیشە لە دەماغ حاڵەتەکەی وهایە بەردەوام ئەبێ لە چیا بێ ئەبێ لە پاکردنەوەیە بێ یعنی بەردەوام ئەبێ کەسێک بەس پاکیان بکاتەوە ئەنجاوەرە تۆ ئەم کەسەش پارەی نەبێ پاکیان بکاتەوە پارەی نەبێ حەفاڵیان بۆ بکڕێ پارەی نەبێ تەندروستیان دابین بکە یعنی هەموو سەرچاوی خوانشکان بوو يعني تصوري شتي زور سير أكله ديمني وأنا عشان أبيني يعني إنسان تواو عطفي نام يعني هيش تيك نام يعني له هموس نورة كان درشوا براستي حزا كم أما بويا أم خسانة من آوا زقية كم طبعا من بهمي شيء وكو سروتي رخراوك لبر أويك زور تريني كمان دامان جول إيما أجرن مكو رخراوك كان براسي شونك هيش متمانية كان بحكمتنا ماوا حزم نكردوا قد برج بيني قسبكم هل وتوما إن شاء الله شاقة بي إن شاء الله خوا قوري بدلنياية وشار سر أبي بلام إسالة هيش تيك أنا ماوا يعني حكمتك أمن دبي باق بي لما وي شصد روجا تو بيري سطو أو اندهزار كسي أمولاتي خوت النبي كخلشي شي بمشي وين براستي أو جاي أسفة جاي زور داخة يعني مشيان توشي إحراج من كردو ولا بران بالخلقة. سپاس دەکەم دواتە گەرم بۆ لای بەڕێز گەر بچینە لای کاک مەسعود سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت دەمەوێت سەرنجی بەڕێزش بزانم لەسەر ئەو بەرارەی کە حکوومەت داوێتی بۆ ئەوەی کە پێنج موچە خۆران نەدات کە بڵێن خاوەن پێراویستە تایبەتەکان دەگرێتەوە سەرنجی ئێوە لەسەر ئەو بڕیارە چییە؟ بەڵێ لەسەرەتا زۆربەنای من وەکو سەرۆک کۆمەڵێژین بەخێرات نەمیوانە بەڕێزەکان دەکەم و هیوام سەرفرازی گشتە توێژی کەم ئەندامانە بەڕاستی ئەوەی ئەو برادرە باسی کرد یعنی لەوانەیە ئەو مشتێک بین لە خەڵوارێک لەبەر ئەوەی کە چێشە و گرفتی کەم ئەندامان زۆر لەوە زیاتریش دەتوانم ئاماژەی پێ بدەم بە تایبەتی لەو بارودۆخی ئەوڕۆکە سەبارەت بۆ پرسیارەی کە ئایا ئەو پێنج مانگە یاخود چەند مانگ مایە چیتر مایە کەم ئەندامان بەڕاستی ئەوە نەک سەریا ئەو حکوومەت و ئەو دەسەڵاتی ئەوڕۆکە سەریان لە کەم ئەندامان شێواندیە سەریان لە تێگڕای کۆمەڵگەی کوردستانی شێواندیە بە تایبەتی فەرمانبەران بە تایبەتی هەموو ئەو بەشانەی کە ئەوڕۆکە کە حکوومەت خۆی بە فەرمانڕەوای ئەو هەرێمە دەزانێتن بەڕاستی یعنی دەتوانم برم یعنی پێنەستەیەک نییە کە بتوانم باز لە ئەوە بکەم کە پرسیارەکەت ئاراستەکردم بەڵام لێرکان داگەبێت و ئێمە بمانەوێت باز لە شێشە و گرفتی کەم ئەندامان بکەین من تەنها بە نمونەک دەتوانم یعنی وەڵامی بەشێکی زۆر لەو پرسیارانت بدەمەوە من خۆم دەکەمە نمونە من کەسێکم یعنی پێگەیەکی تا ئەندازەکی زۆر باش لەناو کۆمەلگامدا هەیە لەلایەن پەیوەنددارەوە هەیە لەلایەن کەس و کارمەوە هەیە لە کۆی ئەو پرسانێک کە تایبەتە بە ژیانی تاچی مرۆڤەوە هەر هەمووی بە زیادەوە هەیە ئەوجا من بەو هەموو ئیمکانێت و بۆ هەموو مەوقعی کە هەمە وەکو سەرۆک کۆمەڵە ڕۆژانە دەیەها کێشە و گرفتم تووشە بیتن باشە من پرسیارێک لە حکوومەت و لە کۆی کۆمەلگا دەکەم ئایا دەبی خەڵکانێکی تر کەوا بێبەشە لەو هەموو امتیازاتانی کە کەسێکی وەکو من یان ئەو بەڕێزانێک کە ئەو ڕۆکە لەو چاپێککەوتندا هەنا ئەنی پێگەیان زۆر باشە بەڵام ئەو دەست چەندی کێشە و گرفتیان توش دەبیتن باشە دەبی کەم ئەندامێکی کوردەواری گوتنی ماڵ وێران لە ماڵەوە لە هەموو ئەو امتیازاتانی بێبەشە ئەو دەبی چۆن ژیان باتە سەری ئەو پرسیارە من لێکوانە ئاراستەی حکوومەتی دەکەم بەڵام زۆر بەداخەوە حکوومەت نەک وەڵامی پرسیاری کەم ئەندامان ناداتەوە وەڵامی تێگڕای کۆمەلگای کوردستانی نەداتەوە تاکو ئێستاکە کۆی ئەو فەرمانبەرانی ئەوڕۆکە کە کار و پیشەی خۆیان ئەنجامەدەن ئەوجا جوابیان ناداتەوە حەق خۆیان ناداتێ ئای باشە دەبی کەم ئەندامێکی بەو هەموو بێ ئیمکانێتی دەبی چۆن ژیان بەسەر بۆیە لە درێژەی گفتوگۆکانماندا لەوانێت چەندی تەوەری تردا باز بۆیە ئەوە پرسیارەکەی منە ئەوە کوڕی خراوەکانی خاوەپێراویست تایبەتەکان هیچ ناڕەزایەتێک گیربوونەوەیەک شتێکان هەیە دەربارەی ئەوەی کە موچەکەی بە تایبەت خاوەپێراویستەکان زۆر کەمە ئەویش لەگەڵ موچە خۆرانی تریش
بڵین 5 مانگ نەدرێت و مانگین وتان پێ بدرێت؟ والله بەڕێز من هەتا سەر ئێستان باوەڕم بە خۆنیشاندان هەیە، باوەڕم بە گرتبوونەوە هەیە، باوەڕم بە هەموو ئەو شێوازانەی خەباتی مەدەنیەت هەیە، بەڵام یعنی نەک من یاخود کەم ئەندامان، یعنی ئەوانە ویان کردیە کۆمەلگا لە هەموو ئەو شێوازەی کە داواکردنی مافی خۆیانە بەڕاستی ناومێدیان کردینە، یعنی هۆکاری سەرەکیش کە ئەوڕۆ کە خەڵک بەو هەموو کێشە و گرفتانە ڕازیە تەمەنا دەکاتن بە 2 مانگ 3 مانگ جارێک نیوە مەعاشێکی بدرێتن وای لێ هاتیە بەڕاستی ئەوە هەموو نیشانەی ناومێدیە، نیشانەی بێئومێدی نەک لە ناخی خۆیدا، نیشانەی ئومێدیە لە دەسەڵاتێک لە حکوومەتێک کەوان نەتوانیتن ژیان و گوزەرانی خەڵک دابین بکاتن. زۆر زۆر بەداخەوە کەسی بەخۆشیان لەو پەڕی سەڵتانەتدا دەژین. سوپاس دەکەم کاک دلێر، سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت. دەمەوێت سەرنجی بەڕێزیشت بزانم لەسەر دواکەوتنی موچە بڵێن بەگشتی کە خاوەن پێراویستی تایبەتەکانیش مانگانە 150,000 دیناریان پێدەدرێت. بڵێن ئەو 150,000 دینارە بەشی چی خاوەن پێراویستی تایبەتەکان دەکات ئەگەر بە 2 مانگ جارێک ئەو بڕەپارەیان پێ بدرێت؟ من ناڵێم موچە بەردە هەموو شتێک ئەوە یارمەتێکی لە ناو ئەگە حکوومەتێکی دادپەروەربی ئەگە دەسەڵاتێکی دادپەروەر بن من پێی دەڵێم ئەوە چەندها یعنی نازانم یعنی لەوانەیە لە ڕووی ڕاگەیانەوە لە کەناڵێکی ئاوا جوان نەبی هەندە دەستەواژە هەیە بتوانم بەکاری بینم، ئەگەنا زۆر دەستەواژەی وا هەیە کە بتوانم بەکاری بینم بەڕاستی یعنی تعریفێکی بکەم پێناسەی بکەم کە شایستەی ژیانی کەم ئەندامان نییە ئەو 150,000. من پرسیار لە کۆی ئەو بەرپرسان دەکەم، لە کۆی دەسەڵات دەکەم ئایا ئەوان بەخۆیان چ زۆرە ژیانەشان هەیە، ئایا بە 2 مانگ وەرە من ئەو پرسیارە ئاراستەی پێشی هەموو لە سەرۆکی حکوومەتی هەرێم دەکەم وە جێگرەکەی دەکەم وە پەرلەمان تاران دەکەم، ئایا بە تایبەتی سەرۆکی پەرلەمان سەرۆکی پەرلەمان یعنی بەڕاستی پێم سەیرە تاکو ئێستاکە یعنی بە دووادا چوونێک ناکاتن بە تایبەتی یعنی لەسەر کۆی ئەو کێشە و گرفتانەی کە خەڵکەیتی لە نێویاندا کەم ئەندامان. من بەشێکی هەرە زۆری گلەیەکانم بە دەرەجەیەک ئاراستەی پەرلەمان دەکەم، پەرلەمانتاران سەرۆکی پەرلەمان جێگرەکانیان دەکەم لەبەر ئەوەی کە بەڕاستی ئەوان لە ئەستۆیاندایە کەوا یاسا دەربکەن، بەڵام بەداخەوە هەر یاسایەک لە بەرژەوەندی خۆیان دابیتن ئەوە دەرەکەن. بەڵێ 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 دواتر دەگەڕێم وڵات کاک مەسعود. کاک دلێر بگەڕێم بێمە لای بەڕێزت، سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێشت کە لە سلێمانیەوە لەگەڵمانی سەبارەت بە ئەو بڕەپارەی کە دانراوە 150,000 دینار لەسەر چ بنەمایەک دانراوە کە بە 2 مانگ جارێکیش ئەم بڕەپارەیە بە خاوەن پێراویستی تایبەتەکان دەدرێت؟ بە ناوی خوای گەورە سڵاو لە بەڕێز بە خێراتنی میوانەکان تەکەم سڵاو ڕێزمەیە بۆیان. پێش هەموو شتێ زۆر سوپاس و دەستخۆشی ماندوو نەبێ مامۆستا عومەر گوڵپی کە کاتی خۆشی لە هەر شوێنێک بوو بێ بە پێی توانای خۆی دڵسۆز و خەمخۆری توێشی کەمەندامان بووە. ئەو 150,000 کاک حەکیم لەسەر ئەساسی 20 دۆلاری ساڵی 2004 بەڕێز کاک دکتۆر بەرهەم دانرا بە کۆی دەنگ بۆ ئەو کاتە 20 دۆلارەکە زۆر بوو، بەڵام بەڵێنی ئەوەیان ناکاتی خۆی لەگەڵ گوزەران و خراپبوونی باری دارایی کۆی کۆمەلگا ئەم مەش دەستکاری بکرێ بە 1000 بێنە و بەرەو ئەم لاولا بە هەرحاڵ گەشتە 150,000 دینارەکە. بەڵام ئێستا نەهامەتیەکە یا مشکیلەکە یا کارەساتەکە لەمایە ئەم 150,000 دینارە بەم شێوازە بۆ کێش بۆ توێشێکی وەکو کەمەندام کە بە هەموو ماناکان مەگەر کەسێک یعنی دوو لە ڕووی بینەران یا گێل یا بەکرێگیرا و بێگی نازانێکە لە ئاست بشێوی دوو ڕۆژی کەمەندامانێ چونکە دوچار ئێمەڵێن خاوەن پێداویستی تایبەت کەواتە حاجەمان یا پێویستیمان لە خەڵکانی ئاسایی زۆر زۆرترە. بەڵام خوای گەورە بە نەسی ئاەتە فەرموێ شەرم مەکەن لە کەمەندانبوونتان
یا لە نابینایی بوونتان یا لە هەر شتێک چونکە ئەمە ئیشی خوایە و ئێمە بەم قەدەرە ڕازین و سوپاس بۆ خوا بەڵام هەنێشتەیە خۆکردە ئەنێشتەیە خواکردە ئێمە بە ئەنقەس حکوومەتەکەمان دام و دەستگاکانی دەوڵەتمان چونکە مواسسە نین چونکە خەڵکێک نین ڕوئیایەک وەعەیەکی باشیان نەبێ بەرامبەر کەمەندام بە ئەنواع یاری بە دەروون و بە مەساج و بە کەرامەتی تاک بە تاکی کەمەندامەکەن لەبەرەوەی لە هەموو دنیایەک شتێک نەماوە باسیەوە بێکە لە فەقیرترین وڵاتە لەکوێی دنیاە ئەگەر سێرجێ بکەی یەک نمونەمبەرێ بڵێ گوسەرانی کەمەندام وەک کەمەندامی کوردستانە وەک کەمەندامی عێراقە بەڵام سۆر بەداخەوە نەگوێ لە قسەی گوێ لە هاوار و دەنگی خەڵکی خاوەن پێداویستی تایبەتەگرن کە خۆمان لە ناو معاناتەکان وەکو ڕێکخراو نەخۆشیان ئەو ڕوئیایان هەیە ئەو وەعیان هەیە کە بتوانن بەچتی ئاوڕێک لە گوزارانی کەمەندان بنەوە لەکوێ هەیە ئەمە ئەبێ ڕاستی بێ بە نمونەیەکی گەورە بۆ هەموو دنیا کە تۆ 6 ڕۆژ جارێ 150,000 دینار بۆ هاوکاری ماگانەی کەمەندان بێ ئەمە بەڕاستی نەتەعبیری هەیە و نا پێناسەیەکیشی هەیە من بیکەم لێرەیە بۆ ئەو بڕە هاوکارێ و بەو شێوەش کە ماگانە بۆ کەمەندام یعنی دابینێک 50,000تان پێدەرێ لەسەر چ بنەمایەک دانراوە بۆچی 150,000 کاکە حەکیم گیان هیچ بنەمایەک بۆ بەهای مرۆڤایەتی لەم وڵاتان نەماوە لەبەرەوەی ئەگەر لەسەر هەر پێوەرێک بیگریت 150,000 هیچ نییە ناسام لەسەر چ بنەمایەک دانراوە لەسەر بنەمای ئەوەی کە موچە نییە هاوکارێکی ماگانەیە لەسەر بنەمای ئەوەی کە بژێوی مرۆڤێک بۆ یەک مانگ کە وەکو عەرزم کردن پێویستی کەمەندام دە بەرامبەر خەڵکی ئاساییە ناسانم ئەو پیاوەرە لەکوێ بێنم چکە لە ستانداری جیهانیان نییە بەڕاستی کاکە حەکیم یعنی هیچ شوێنێک شک نابە من نمونەیەک بێنمەوە کە گوسەرانی کەمەندام وابێ باشایی بەشی چی دەکات ئێستا ئەگەر دابەشی کەین ئەو 150,000 بەسەر دوو مانگ ڕۆژانە 2,500 دینار دەکات یعنی بەشی چی دەکات ئەم بڕە پارەیە وەڵایی کاک حەکیم ئەزانی یعنی بەشی چیەکە وەکو عەرزم کردن یعنی باڵوڵی داناو ئەڵێ ئەگەر کەسێ دزی کرد دەستی ببڕن ئەگەر لە برسا کردی سەری حاکمی وڵات ببڕن یعنی تۆیت خەڵک تاک بە تاکی ئەم وڵاتە برسی کردووە لە ناویانە شەریحەیەکی وەکو کەمەندام ڕۆژی 2,500 ئەمانە من بەس ئەو تێڕوانی نەمەوێ لەسەر چ پێوەرێ 150,000 بە دوومان و من بەڕاستی هیچ شتێکی ترم نییە لەوە زیاتر کە تەمەنا بکەم لەخوا ئەگەر هەر کەس ڕوئیای وەعی تێڕوانینی بۆ کەمەندام ئاوایە کورسیەکەی کاک مەسعود چاوەکانی کاکە خۆشناو دارشەقاکانی من بە قسمەتی بێبۆی بزانێت کە معاناتی کەمەندام چییە کە تۆ ڕۆژانە 2,250 دینار یا 2,500 دینار بە موچەی بزانی و بە شیاوی بزانی بۆ بژێوی ژیانی کەمەندامێک لەبەرەوە بەڕاستی من پێم خۆش نییە کە کبین کە بێدەنگ بین ئەگی ناوەنەش قسە کراوە بەڕاستی کاکە حەکیم یعنی وەک حەزرەتی یعنی مەولەوی فەرمێ عمرێکە بە میزانی ئەدەب تحفە فرۆشم زۆرم وت تێ نەگەشتن ئێستا خامۆشم یعنی یانەوە کپمان کەن لەم هاتوو هاوار و بانگەواسەشمان بخەن کە کاکە یعنی فریاکەون یعنی ویژدانێک یعنی ڕوئیایەکی جوان عەقڵێتێکی باش نازانم بۆ ئەم وڵاتە یعنی بەڕاستی کەسی شیاو لەم حکوومەتان نەماوە کە ڕوئیایەکیە بێ بۆ کەمەندامە سوپاس دەکەم کاک دلێر کاک خۆشناو بکەرەوە لای بەڕێزت سەبارەت بەم کابینەی کە لە کارنامەکەشی داهاتووە دەڵێ ژیانێکی شایستە بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان هیچ کارێک کراوە بە ئاراستەی باشکردنی دۆخ و گوزەرانی خاوەن پێداویستی تایبەتەکان سوپاس بۆ ئەم پرسیارە بەڕاستی ئەم پرسیارە یەکێک بوو لەو پرسیارانی کە زۆر لە جێگەی خۆیان بوو ئەگەر بە بەراورد سەیری بکەین لەگەڵ کابینەکانی ڕابردووە ئەم کابینەیە هەندێک شتی کردووە
کە جیاوازە لەوەی کە لە کابینەکانی ڕابردووە کراوە. ئەبێ ئێمە ئەوەشمان لەبەر چاو بێ کە بەڕاستی بارودۆخی ئەم ساڵی ئەم کابینەیە جیاواز بووە لەوەی ساڵانی ڕابردوو. ئەو هەزیمە ئابوووری کە هەموو عالەمی گرتوۆتەوانێ و هەمومان زۆر باش ئەزانین بێگومان کوردستانیشی لێ بەدەر نەبووە و عێراقیشی لێ بەدەر نەبووە. لەبەر ئەوە هەرێمی کوردستانیش تووشی ئەم حاڵەتە بووە بەڵام لەگەڵ ئەوەشە بەڕاستی تاکە وەزارەتێک کە لەناو ئەم حکوومەتەیە توانی بێتی زۆر ئەکتیڤ بێ یعنی خزمەتی کەسانی خۆی کردبێ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بووە. ئەم قسانە کە من ئێستا لێرە ئەیڵێم لەوانەیە خەڵکیش هەبێ لە دژی ئەم قسانی من بەڵگەی هەبێ یان بڵێ وڵا ئەمە ڕاست نییە بۆ نمونە لەو کاتەوە کە ڤایرۆسی کۆرۆنا بڵاوبووەتەوە کۆرۆنا ڤایرۆس بڵاوبووەتەوە هیچ مانگێک نەبووە وەزارەتی کاروبار سەبەتەی خۆراکی دابش نەکردوێ بەسەر زۆرێک لەو ماڵان هەژارانەیە کە لەم وڵاتەیە هەن کە ئەوە بەڕاستی حاڵەتێکە زۆر جێگەی دەستخۆشیە. ئێمە ناڵین ئیتر ئەوە کۆتایی هەموو شتێکە بەڵام ئەمە حاڵەتێکە و کراوە و ئەبێ ئێمە بڵین دەستخۆش بوو ئەو کەسی کە کردوێتی. ڕاگەیاندنی پرۆژەیەک بە ناوی تۆڕی چاودێری خێزان کە UNDP پارەکەی ئەدا بەداخەوە من نوێنەری وەزارەت نیم هەتام قسە بکەم بەس ئەوەی کە لە ئیعلامە بینی ومانە ئەوە بۆ خۆی زۆر جێگەی دەستخۆشیە کە وەزارەت بتوانێت شتێکی وا بکە و پارەیەک لە دەرەوە بێنێت و لێرە بیا بە خەڵکی ئەم وڵاتەی ئێمە. بەڵام ئەوەی هەیە سەبارەت بە ئێمەی کە مەندام ئێمە ئەبێ خۆمان مشوری حاڵی خۆمان بخۆین پێش خەڵکی تر کە ئەڵەم مشوری حاڵی خۆمان بخۆین پێش خەڵکی تر ئەم قسەیە ئەبێ ئێمە بین قەناعەت بە حکوومەت بکەین کە موچەی کە مەندامان هاوکاری ئەمڕە هاوکاری کە ئەدرێ بە کەمەندامان لە موچەی گشتی جیا بکاتەوە چونکە جەنابتان ئەزانن و جەنابی مامۆستا محەممەد هاودیانیش کە کاتی خۆی وەزیر بوو جەنابی مامۆستا عومەر گوڵپیش کە کاتی خۆی مدیر عام بوو ئەمانە هەمویان ئەم معلوماتانیان بە ئێمە داوە و ئازانن موچەی ئێمە یان 13 ملیار دینار یان 14 ملیار دینارە حکوومەت ئەتوانێت بە بەردەوامی ئەم پارەیە برا و هیچ کاتێکیش نهێڵێ لە وەختی خۆی دواب بکەوێ بۆیە من لێرەوە داوا ئەەکەم لە هەموو سەرۆکی کۆمەڵەکان بە زووترین کات کۆبوونەوەیەک ساس بکەن و یاداشتێک بدەین بە حکوومەت و خۆمان لەگەڵ یابین لەگەڵ ئەم یاداشتەیە تا قەناعەتیان پێەکەین لە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە و لە وەزارەتی داراییەوە لە وەزارەتی کاروبارەوە بۆی موچەی کە مەندامان لە موچەی خەڵکی ترجیا بکەنەوە هەر 30 ڕۆژجارێک ئەم 150,000 بدرێ لاموانیە ئەمە داوایەکی نامعقول بێ بە تایبەتی لە ئیستەیە یەک هەڵوێستان وەکو ڕێکخراوەکان یاخود جیاوازتان هەیە واللهی بەداخەوە ئێستا جیاوازیمان هەیە بەداخەوە ئێستا جیاوازیمان هەیە چونکە حیزبایەتی لە وڵاتی ئێمە هەموو شتەکانی وەکو میخۆرکە خواردووە یعنی بڕۆ هەر چینێک لە چینەکانی وڵاتی ئێمە بگری بێگومان حیزبایەتی وەکو خۆرەیەک چۆتە ناوی هەمووی خواردووە و ئەمە کەمەندامانی بەدەرنین لەمە من لە سلێمانی ئەگەر بمێ لۆبیەک بکەم لەوانەیە ئەوانەی هەولێر لەگەڵمانەیەن لە ناو سلێمانیشە لەوانەیە ئەوانەیە کە لە حیزبی فڵانن لەگەڵتانەیەن بۆیە ئەمە خەتەریاتێکی دروست کردووە کە ئێمە ناتوانین هیچ هەنگاوێکی هاوبەش بنین هیچ هەنگاوێک بەئێکەوە بنین جگە لەوە زۆر جاری وا هەیە ئێمە قەناعەتمان بەوە هەیە کە شتێک ئەبێ پێویستە بکرێ بەڵام کە ئەشکرێ لەولاوە کۆمەڵێک خەڵکی تر بە ناوی ڕێکخراوەوە یان بە هەر ناوێکی ترەوە ئەیانوێ بیبن بۆ خۆیان کە ئەمەش بەڕاستی بارودۆخێکی خەتەرە من بۆیە ئەڵێم حەقا ئەمە چارەسەر بکرێ و حەقا ئێمە وەکو سەرۆکی ڕێکخراوەکان دابنیشین یعنی دەسەوسان نەبین تەنها قسە نەکەین چونکە بەڕاستی تەنها قسەکردن لاموانی حلی ئێمە بکە ئێمە پێدرێ خۆپیشاندان و گردبوونەوەش بکەن خۆت من پێم وایە خۆپیشاندان و گردبوونەوە یەکێکە لە ڕێگاکانی خەباتی مەدەنی کە ئێمە ئەبوایە هەر زوو پەنامان بۆ ببەردایە کە ئەمە نەکراوە وەک پێم وتی لەوانەیە هەر کەسێک هەر ڕێکخراوێک بەرژەوەندیەکی هەبێ لەوایە کە ئەمەنەکە بەرژەوەندیەکی هەبێ لەوایە کە ئەمەنەکە و بێجگە لەوەش کە مەندامانیش باوەڕیان بەم جۆرە خۆپیشاندانان نەماوە چونکە لە ڕابردووە زۆر جار بووە خۆپیشاندان کراوە خەڵکێک بەرهەمەکەی چنیوەتەوانێ و خەڵکە عامەکە هیچیان لی دەست نەکەوتووە لەبەرەوە ئەمەش واقعەکە ئەبێ ئێمە دانی پیا بنین یعنی ئێمە نابێ بڵین وڵات تەنها حکوومەت خراپە بۆ خزمەتکردنی کەمەندامان ڕێکخراوە کەمەندامیەکان ئەو خەڵکانی کە لە بواری کەمەندامیان چالاکن باوەڕ ئەەکەی سوچی ئەمانیش لەوانەیە
زۆریان بەربکەوێت لەم ینی لە بابەتە خراوی خراپی شێ بە چوونی بەرە من ئەبێ بڵێم ئەبێدان بنین بە واقعەیە کە ئەدای کاری ڕێکخراوەکانیش بێگومان زۆر جار کێشەی دروست کردووە بۆ ئەمانشەکە بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێک کورت و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانەی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکە ئەسڵیەکە تۆیۆتۆمی و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەر بەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیاڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC-A37 ئارامی و دڵنیایی ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک مەسعود بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە یاسای تاکسازی کە بەرگەیەکی تێدا بوو ئەو هاوکاری کە دەدرێت بە و خاوەنپێراوی سابەتانەی کە موچەخۆرن بکرێت بە دەرماڵە ئایا بڵێن بردراوە ئەو بڵێن هاوکاریە کە 100,000 بووە ئەو خاوەنپێراوی سابەتانە یاخود کێشەکە چارەسەر کرا؟ بەڵێ من تاکو ئێستاکە ئەوەی کە بە شێوەیەکی فەرمی پێمان ڕاگەیاندرابیتن پێمان ڕانەگەیاندراکەوە ئەو دەرماڵەیە کە ئاماژەت پێکرا بڕابیتن بەڵام دەنگۆ هەیە تاکو ئێستاکە بەر چاوڕوونیی وامان نییە یعنی کە ئەوە بڕایە نەبڕایە یاخود دەیبڕن بەڵام دەنگۆیەکی زۆر هەیە ئەلەو بارەیەوە کە گوایە چاکسازی دەکرێتن لە بواری چاکسازیدا ئەوش دەگریتەوە و یاخود دەنگۆیشت کەش هەیە
کە گوایە ئەوانەی فەرمانبەرن ئەو کەم ئەندامانەی کەوا ئەو 100,000 لێ دەبڕێتن بە دوو موچە حیساب کرایە ئەوەش ئەگە بێت و دەست لە بۆ ئەو کارە بن ئەوەش یەکێکی ترە لەو کارە بێئاسایانەی کە دەیکەن بەرامبەر بە تێگڕای بڕیارەکانی چونکە ئەو 100,000 کە ئاماژەی پێکرا ئەو بە یاساچە دیاریکرای پێویست ناکە دەستکاری بکرێتن هەرکەم ئەندامێکە فەرمانبەریش بتن ئەوە ئاماژەی پێکرا بە کۆتاهاتیە بۆیە من لەمەیاندا زانیاریی فەرمیمان نییە بەڵام لێرە و لێ ئەو دەنگۆیە هەیە بە دووەدا چوونیشمان کردی زۆر زار گوتیتیان نەخێر ئێوە ناگرتەوە بەڵام دووبارە دەکەمەوە باشەوەی فەرمی نەمەزانیە باشە کاک مەسعود سەبارەت بە ئەوەی کە بڕەپارەی کەمە بڵین هیچ زیاد بکرێ یاخۆتی بۆچی هەوڵێک نادەن ئەم بڕەپارەی کە 150,000 بۆوانەی کەی سەرچاوێکی داهاتیان نییە هەموو ڕێکخراوەکان هەوڵەکانی خۆیان یەک ناخەن بۆ زیادکردنی بەڵێ سەبارەت بە پرسیارە من وەکو سەرۆکی کۆمەڵی ژین و وەکو هەموو کەم ئەندامانی تری کوردستان من پشگیری خۆم لە قسەی ئەو بەڕێزە دەردەبڕمکەوە پێشنیارێکی کرد پێشنیارەکە کە داوا دەکاتن هەموو سەرۆکی کۆمەڵ و ڕێکخراوە کەم ئەندامەکان هەماهنگ بن و لەگەڵ یەک کۆبوونەوە دابکەن بۆ ئەوەی کە دەنگێکی بەهێزیان هەبیتن من هەر لە ئیدارەی کۆمەڵی ژین بۆ ماوەی چەند هەفتەک بەر لە ئێستا من یەکێک بوومە لەوانە ئیدارەش زۆر بە حەماسەتەوە پشگیری ئەو ڕێیەی منیان کرد کەوا لە بەرنامەماندا بوو سەردانێکی گشت ئەو کۆمەڵ و ڕێکخراوانە بکەین کەوا لە سەئاستی کوردستاندا هەیە کۆمەڵی ڕۆژنێشێتی کەم ئەندامانە ڕێکخراوەکانی تری هەڵەبجەیە ئەوە باقی ئەو لەوانەیە ئێستاکە ناوەکانیان لە یادم نەبیتن لە بەرنامەماندا بوو سەردانیان بکەین بەڵام بەهۆی ئەو بارودۆخەی ڤایرۆسی کۆرۆنا ئۆشتانە نەمانتوانێت ئەو کارەمان ئەنجام بدەین ئەگەنا من لێرکانەوە دەستخۆشی دەکەم کە ئەو شتەی وەبیر هێنامەوە پشگیریشی دەکەین باشە لە ڕابردوودا زۆر هەنگاومان نایە بەڵام وەکو بەڕێزی ئاماژەی پێدا بەڕاستی کاری حیزبایەتی یاخود کاری فرەڕەنجی یعنی وای لێ کردیا هەموو تاکی کۆمەلگاشی ناشرین کردیا ئەوە وەکو تێڕوانینی خۆم بەڵام لێرکانەدا دەمەوێت باز دەتەوەریشی تر بکەم ئەگەر دەرفەتم پێ بدەیت ئەوەیە من دەڵێم ئەگەر بێت و لایەنی پەیوەنددار حکوومەت دەست نەخاتە سەر کاروباری کۆمەڵ و ڕێکخراوەکان و یاخود بربەستیان بۆ دروست نەکاتن ئێمە دەتانین هەلی کار بدۆزینەوە هەلی کار لە ڕێگای ئەو ڕێکخراوە بیانیانەی کە ئەمڕۆکە لە کوردستاندا هەیە زۆر بەداخەوە لێرکانە ئەو گلەیە لە جەنابی پارێزگاری هەولێر دەکەم یاخود لە وەزارەتی کار دەکەم کەوا بەشێکی زۆر لەو کۆمەڵ و ڕێکخراوانەی کە هەنا ئەو ڕێکخراوە بیانیانەی کە دێنە کوردستان یاخود سەردانی پارێزگا هەولێر دەکەن یعنی وەنیە ئاماژە بە کۆمەڵ و ڕێکخراوە کە مەندامیەکان بدەن چونکە ئێمە زانیاریمان هەیە هەموو ئەو ڕێکخراوە بیانیانەی کە دێن لە سەئاستی مرۆڤاتی لە سەئاستی ڕێکخراوەیدا کار دەکەن بەرنامەی تایبەت بە کەم ئەندامیان هەیە لەناو بەرنامەکانیشاندا بە شێوازی پرۆپۆزەلەوە یعنی بە پرۆژە ئێمە دەتوانین کاریان لەگەڵدا بکەین بۆ نمونە ساڵێ بەر لە ئێستا بزەبت 13 نوێی دەی پار ئەو کاتەدا ئێمە دوێنێکە بوو دەستپێچێکمان کرد 106 کەم ئەندامان لە سەئاستی کوردستاندا لە سۆران لە قوشتەپە لە هەولێر لە خەبات ئەوانە پرۆژەیەکمان لەگەڵ ڕێکخراوی جیئایزدا کردەوە زیاتر لە 106 کەم ئەندام تێیدا سوودمەند بوون و بۆ ماوەی 2 مانگ هەلی کارمان بۆ و دواتر ڕێکخراوی ناوبراو لە ڕابردوودا هەماهەنگێکی باشی هەبوو لەگە کۆمەڵی ژین داوا دەکرد لە ڕێگای کۆمەڵی ژینەوە کەم ئەندامانی تری ژانی هەلی کاریان بۆ بدۆزینەوە بەڵام زۆر بەداخەوە نازام ئایا محافظەیە یاخود وەزارەتی ناوخۆیە وەزارەتی کارە نازام ئەوە لامان ڕوون نییە تاکو ئێستاکە ئەوان بوونە هۆکارێک بوونە بربەست بۆ ئەوەی کە ئێمە نەتوانین ئەو پرۆژانە لەگەڵ ئەو ڕێکخراوانەدا درێژە پێ بدەین بۆ ئەوەی کە هەلی کار لە ڕێگەوانەوە بدۆزینەوە بەتایبەتش دێرکانە ڕووی دەمم لە جاناوی پارێزگار دەکەم لە جاناوی وەزیر دەکەم با هەوڵ بدەن هەلی کار بڕەخسێنن بۆ کەم ئەندامان ئێمە ناڵین کەم ئەندامان لە هەموو بابەتێکدا دەتوانن کار بکەن بەڵام
بە دڵنیایەوە ئێمە کەم ئەنداممان هەیە زۆر توانای کارکردیان هەیە لەلایەکی تر حەز دەکەم ئەوەوە بیر حکوومەت بێنمەوە بە تایبەتی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئێمە ئێستا کە ئامارێکمان هەیە زۆر بەداخەوە زیاتر دەتوانم برێن بە سەداها کەمەندامان هەموو دەرسی کۆلێژ و پەیمانگا و ئامادەیەکانن زۆر بەداخەوە تاکو ئێستاکە حکوومەت ڕۆژێ لە ڕۆژان هەموو سیڤیان ئامادەیە داوا وەنیە ڕۆژێ لە ڕۆژان ئایا ئەو شوێنانی کە ئاماژەم پێدا وەزارەتی کارە وەزارەتی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە جەنابی پارێزگارە لە هەموو پارێزگاکانی کوردستاندا وەنیە ڕۆژێ لە ڕۆژان بیر لەوە بکەنەوە کاکە ئەوانەی کە توانای کارکردنیان هەیە بابێن لە ڕێگای ئەو سیڤیانە لە ڕێگای تایبەت بە خۆیانەوە کاریان بۆ دەستەبەر بکەین بەڵام کەگەلەوەی کارمان بۆ نادۆزنەوە بربەستیشمان بۆ دروست دەکەن. بەڵێ سوپاس دەکەم کاک مەسعود کاک دلێر بگەڕێم بۆ لای بەڕێزت سەبارەت لەم کابینەیە یاخود بڵێن لەم خوورەی پەرلەمانیش هیچ کراوە بۆ خاوەن پێویستی تایبەتەکان کە لە کارنامە باشی ژیانێکی شایستە دەکاوە ئێستا بە دەنگۆی هەموارکردنەوەی یاسای خاوەن بڵێن پێویستی تایبەتەکانی شەیە هیچ پرسوڕاوێژێکەیە لەو بارەوە لەگەڵ ڕێکخراوەکان؟ کاک حەکیم ئەم کابینە نۆی حکوومەتی هەرێمی کوردستان خاڵی نۆی پێشکەشکردنی بەرنامەی حکوومەتەوە بوو کە ژیانێکی شایستە و شکۆمەندانە بۆ کەمەندام بەڵام بەداخەوە زۆر خراپتر بوو ینی زۆر ژیان و گوزەرانی کەمەندام وەک توێژەکانی تر زۆر خراپتر بوو ئێستا ئەزانی کێشەکە ینی کێشە گەورەکە چییە؟ هەر ینی ئەمە موەسسەسە نین ئەمانە ینی ئەمانە موەسسەسە نین و زۆر جار بەڕاستی ئەوەی بیریان نەبێ شەریحەی کەمەندامە یعنی تۆ ڕێکخراوەکان ینی وان کردووە لە ڕێکخراوەکان بەعزێک ڕێکخراو هەیە کللتوری سوالکردنی کردووە بە کللتور کەی کەمەندام هی ئەوەیە تۆ لە ساڵێکە دوو جار بێت تۆزێ خواردنی بیتێ و بڵێ ئیتر تەواوەمە لە ئاست ئەوایە یعنی کللتوری سوالکردنیان فێری خەڵک کرد بەعزێک لە ڕێکخراوەکان ئەگنای ئێمە وەکو کۆمەڵی ڕۆژ کاکە حەکیم ئیمانمان بەوە هەیە ینی هەموو کەمەندامێک لە بەکاربەرەوە بکەین بە بەرهەمهێن چۆن لە دام و دەستگاکانە لە کار و کە هەر کار و پیشەیەک چونکە ئەو توانای کەمەندام هەیەی بەڕاستی دەگمەنن یعنی هەموو کەمەندامێک زۆربیان بەهرەمەندن زۆربیان بەتوانان زۆربیان خوێنەوارن زۆربیان دیراسەی باشیان تەواو کردووە زۆربیان بەڵام تێڕوانینی حکوومەت بۆ کەمەندام هەرەوەیە یعنی 150,000کەشی ڕەنگە پێ زۆر بێ ئەگینا ئەگەر بێت وەکو بڕیارێکەیە لە 105 کەمەندامان دامەزرێنێ لە 105 کەمەندامان بخاتگە ئەو هەموو کێشە و گرفتەمان لە کۆڵە بێتەوە بەڵام ئەگەر تۆ باسی ڕێکخراوەکان بکەی هەریەکە و پەیڕە و پرۆگرام و بەرنامەی خۆیە زۆر جار ئەسڵەن سەرۆکی ڕێکخراوەیە ئیمانی بەهانێشتنیە ئیلاوە نەبێ تۆسێک پارە یا تۆسێک شت بۆ کەمەندان پیا بکەوە بزانێت دنیا بەوە کۆتاییە نەخێرەوە نیەوە کللتورێکی زۆر ناشرینە و کللتوری سوالکردنە و وەلای ئێمە ڕەفسی مطلقە تا سەرێسقان بۆیە کۆمەڵی ڕژ لە هەنێشتا پەراوێزە یا لە هەنێشتا زۆر ناچینە بابەتەکانەوە بەڕاستی ئەوەیە باشە بەس کاک دلێر سەبارەت بۆی کەم یاسای بڵێن مافی امتیازەتی خاوەن پێراویستەبەکان کە لە 2011 دەرچووە ساڵە هیچ جێبەجێ کراوە ئەوەی کە پێیوەستە بە دابینکردنی بە خێوکەر بۆ خاوەن پێراویستە تایبەتەکان مافی تەندروستی و خوێندن هیچی جێبەجێ کراوە؟ وەڵای کاک حەکیم لە 100 جێبەجێ نەکراوە بە تەواوی چونکە ئێستا مشکلە ئەوەیە یاساکەت هەیە کەوتوتە سەر مەزاجی شەخصی کاکە مدیر عامێ ئەگەر بێوێ مافی بە خێوکەرەکە 6 مانگ هاتوو چۆپیەکە دیسان لیژنەیەکی تری تووشەکاتەوە یعنی من لە دنیا نەبووە کاک حەکیم کەسێک کەمەندامی لە ساڵی هەبێ تۆ لە ساڵێکا دوو جار لیژنە پێ بکەیتەوە بۆ بە خێوکەر
ئەخر لە ساسە مەگەر ئەو خوا خۆی بە معجیزە چاکیکە کاکە کەسێ بینیوە شەلەل بێ لە دنیا چاک بێتەوە بەم هەموو عیلم و تەتەورەی دنیاوە تا ئێستا عیلاجی شەلەل لە دنیا نییە لە وڵاتەی ئێمە گومانی هەیە 2 مانگ جارێ شەلەل دەماغێ چاک بوو بێتەوە لیژنە توبی و پێەکە ئەمەش جارێکی ترسیراع و بارگرانی و عاسێدانی دەرونی مرۆڤ دەرەجەیەکەکانی کەمەندامانە لە ماڵە کاکە تەنها بە هاو ڕێزیان بۆ کەمەندام نێشتێتەوە لە دایرەکان ئێستا فەرمانبەرێ وەکو جاران تەحامولمان ناکە وەکو جاران ڕێزمان لێ ناگرێت چونکە یاسایەکیان دەرکردو یاساکە لە 100 دایرە لە دایرەیەکە وەستراوە لە ڕێز لە کەمەندام بگرە و کارەکەی بۆ جێبەجێکە و زۆر جار شتی شەخصیمانەیە زۆر جار کاروباری ڕێکخراومان هەیە ئەسڵەن لە سڵاوەکەشا بە جوانی جوابمان نایەنەوە چونکە وەکو عەرزم کردی بەعسێک ڕێکخراو هەیە کەمەندامی هەمووی کردووە بە سوالکەر کاکە کەمەندامی هەمووی کردووە بەوەی کە بەس دەستپان کاتەوە بۆ پارە کاکە کەمەندام داوای ئەرکی لەیەکە ئەرکی بەرێ و مافەکەی بەرێ ینی ئەرکی بۆ جێبەجێ بکە و مافەکەی بەرێ دای مەزرێنە لە شوێنەکانە کاری پێ بکە بۆ حکوومەت من یەک پێشنیار بۆ حکوومەتی هەرێمی کوردستانەکەم ئەگەر لێم وەرگێ لە هەموو دنیا ستاندار ئەوەیە کە لە سادووی خێر و قاسانچی کۆمپانیاکان بۆ ئەم توێشانەیە بۆ توێشی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەتە بەڵام ڕێکخراو هەیە دەرگا بە دەرگای کۆمپانیا تەیەکەوێ 100,000 دینار 50,000 دینار هاتیە باتوە ڕوا کاکە تۆ وەرە با هەمومان متفق بین لەسەرەوەی هەموو کۆمپانیەکان ئیتفاقێ بکەین لەگەڵ حکوومەتە بۆ ئەوەی وەکو حکوومەت دەڵێ من هیچم نییە و ناتوانم و 150,000ەکەم پێدابین ناکرێت بیکەین بە ئەمری واقعی کە وەکو لە یاساکە هاتووە لە سادووی داهات و قاسانچەکەی بزانە حاڵ و گوزەرانی کەمەندام چەمسانە هەموو کەمەندامی هەمومانە بە شکۆمەندانە $300 وەرناگرێ بەڵام کاکە ڕێکخراوەکانیش کۆکرین ڕێکخراوەکانیش متەفیقنین ئەسڵەن بەعسێک لە ڕێکخراوەکانی وەکو عەرزم کردن سوالکردنیان کردەوە بە کلتور و تەواو وازانشیان بەو شێوە ڕواکاک زۆر بە کوردی گەر شتێکت مابێ کاتمەوە زۆر بە کورتی سوپاس دەکەم وەڵاهی من ئەوەم ماوە تەمەناکەم یعنی تەمەناکەم هەموو ڕێکخراوەکان مەهام و بەرنامەیانەوە بێ ڕێکخراوی چاکمانەیە و چالاکیشمان هەیە بەڵام بەرنامەمانەوە بێ ئیش لەسەرەوە بکەین یاسامان بۆ جێبەجێ بکرێن نەک لە بریەوە بچین داوا لە سەرۆکی حکوومەت بکەین بەشک و یەکی شتێ پارەمان باتێ و بۆ چەند مانگی ڕێکخراوەکەمان پێ بڕێ ئەوە ڕەفسی مطلقە لایەمەوەکو کۆمەڵەی ڕۆژ وەلای خوش ڕەفسە تۆ هەوڵ بۆ چین و توێشەکە و نەیت و خۆت بچتە پێشەوە و ئەو ڕێکخراوەشی کەوایە خۆی زانێ خۆیان نەزانن کە مەبەستمان کێ ئەینا من پێت دەڵێم ئەگەر 500 ڕێکخراوە بێ 13یان زۆر چاکن و چالاکن ڕەنگە یەک دوانێکە بێ ئاوا بۆ بە نمونە بۆ کۆی ڕێکخراوەکانەوە شتێکی زۆر خراپە و کللتورێکی زۆر ناشرینە بەڕاستی زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ تەلەڤیزیۆنی پەیام بۆ ماندووبوونی هەموو کارمەندەکان زۆر سپاس کاک خۆشناو زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە چەند ساڵە دەرگای بڵین وەرگرتنی کەمەندامی نوێ داخراویت هەوڵێکتان نەداوە کوڕێکخراوەکان بۆی فشارێک دووسی بۆی دەست پێ بکاتەوە بەداخەوە ئەوە یەکێکە لەو خەمانەی کە نەنگە لە حکوومەتێکە 8 ساڵ تۆ بڵێ وەڵام من هیچ کەمەندامێکم نییە لە وڵاتەکەمە لە 2012ەوە هیچ کەمەندامێک نەخراوەتە سەر کەیسی کەمەندامی نەخراوەتە سەر فایلی کەمەندامان کە ئەمە بەڕاستی خەتەرێکی گەورەیە هەر لێی کراوەتەوە لە 120ەوە کردیان بە 105 لە 105ەوە کردیان بە 98 یعنی داتاکە هەر لێی لاچووە بەڵام قەت ڕۆژێک لە ڕۆژان بیریان لەوە نەکردێتەوە بیخەنە سەری ئەوە بەڕاستی ئێمە بە دژایەتیەکی حکوومەتی هەرێمی ئەزانین لەگەڵ کەمەندامانە یعنی لەواچێکم ئەوان تەنها دوعاە کە بیکەن لای خوا ئەوە بێ کە ڕۆژێک لە ڕۆژان کەمەندام نەمێنێ لە مەگەشتێک زۆر بە کورتی ماوێ سپاس دەکەم کاتمان من زۆر سپاسان دەکەم بەڕاستی سپاسی تیV پەیامەکەم بۆ ئەم گرنگی پێدانە تاکە شتێک کە من مابێتم دوو خاڵە یەک خاڵمان ئەوەیە کە داوا بکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانتارەکان کە تکایە کار بکەن بۆ جیاکردنەوەی موچەی کەمەندامان لە موچەی گشتی ئەمە خاڵێکە کە زۆر زۆر گرینگە بە نسبەت کەمەندامانەوە و پێویستە هەر ئەمڕۆ نەخرێتە بەیانی لۆبی گەورە گەورەی بۆ بکرێت لەسەر ئاستی حکوومەت لەسەر ئاستی پەرلەمان لەسەر ئاستی ڕێکخراوەکان بۆی جێبەجێ بکرێت ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم زۆر زۆر بە کورتی لە ماوەی چەند چرکەیەەکە خاڵی دووەمم ئەوەیە
داوا بکەن هەموو ڕێکخراوەکان هەوڵ بین بۆ دروستکردنی سندوقی پشتیوانی دارایی بۆ کەمەندامان بۆ دۆخێکی ئاوا بۆ ئەوەی هەموو لایەک وەک گەنگ لێ سوودمەند بن نەک ڕێکخراو هەبێ بەشی پشکی شێری بەرکەوێ و ڕێکخراویش هەبێ هیچی نەبێ سپاسی هەموو لایەک کاک مەسعود کەمتر لە دەقەیەکیش بۆ بەڕێز دەگەر شتێکت مابێ زۆر بە کورتی سوپاس دەکەم. من لە کۆتایی پەیامەکەمدا ئەوەیە کەوە دەتوانم برم ینی دوو بەش یەکەمیان ئەوەیە کەوە وا نزیک دەبینەوە لە 12 ساڵ ڕۆژی جیهانی کەم ئەندامان با ئەم ساڵە بەر لەم یادەدا هەموو کۆمەڵە ڕێکخراوەکان سەرۆکی کۆمەڵە ڕێکخراوەکان لە هەوڵدا بن بۆ ئەوەی کەوە لۆبیەک پیا بکەین بۆ ئەوەی کە ینی یەک دەنگ بین دوور لە هەموو حیزبایەتی دوور لە هەموو ڕەنجێک بە یەک دەنگ لە پێناوی تۆژی کەم ئەنداماندا کار بکەین و دووەم خاڵیشم ئەوەیە کەوە بە شێوەیەکی گشتی لایەنی پەیوەنددار دووبارە دێکەمەوە بە تایبەتی پارێزگار وەزارەتەکان دەست نەخەنە سەر ئەو کێشانەی کە دانەوێت لە ڕێگای ڕێکخراوە بیانەکاندا خزمەتێک بەکەم ئەندامان بکەن. سپاس دەکەم ببوورە کاتمان تاو بوو زۆر سپاس دەکەین سپاس بۆ بەرەزان مەسعود ئەنوەر سەرۆکی کۆمەڵی ژین کە لە هەورێرەوە لەگەڵمان بووی هەروە خۆشناو ڕەوف لێبسراوی ڕێکخراوی وای کەمەندامان لە سوودی سەرکی لە سلێمانی شەوە درێر شێخ جەبار بەرپرسی ڕاگەیاندنی کۆمەڵی ڕۆژ بۆ کەسانی کەمەندا سپاس بۆ بینێرای مرە سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.